گربوونەوە و ناڕەزایەتی بەشێک لە هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی قەڵاتزێ و پشدەر لە ئیدارەی ڕاپەڕین کە وەک یەکەم ناوچەی هەرێمی کوردستان لە بەرامبەر گرانی نرخی سوتەمەنی و کەمی خزمەتگوزاری لە سنوورەکە و قەیران و کەم و کوڕیەکان بەگشتی هاتنە سەر شەقام. هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە هەم لە ڕووی کار و کەسابەت و ئیشەوە زۆر وەزعی خراپە، بەڵام ئەوەی کە ئەو گەنجانەی هێناوەتە سەر شەقام هەستکردن بە بەرپرسیارەتی و قەڵازێ هەر لە کۆنی ژایەکەم شوێن بووە کە ڕاپەڕین کردووە دژی حکوومەتی بەعس. گومان بێگومان لاەنە پەیوەندیدارەکان زۆر خەمساردن وەڵا جا هەر خەمی مڵک و دەسەڵات و پارەی خۆیانە وەک دەبینی ڕۆژ بە دوای ڕۆژ کۆمپانیاکانی خۆیان گەشە دەکەن و حاڵی ئەو میلەتەش هەر خراپتر و خراپتر دەبێ بێگومان. کۆرەڵا هیچ نە مەعاشە و نە نەوتە و کۆڕە نە بەنزینە و نە هیچ و نە ئیشتە و ئەوە تا ئێوارە 2000 پەیدا ناکەم. ئەم بڕەپارە کەمە بەشی بژێوی ژیانی ئێوە دەکا کۆرە کوا دەبێ بەڵام هەر ئەوە ڕۆ لە دوەیەکی قایمدا و نام ئەوانێک ناپۆستێنوە بەخواوە ژیانە هەمووی دەباخەڵی خۆی دەنێم میلەتی لەبیر تۆتەوە. هاوڵاتیانی قەڵاتزێ داوا دەکەن دانیشتوانی شار و شارۆچکەکانی دیکەش هەڵوێست وەربگرن و لەسەر مافەکانی خۆیان بێنە دەنگ. چیدی ئەوستەم و نادادی و قەیرانە دروستکراوانە قبول نەکەن کە دەسەڵات زیاد لە 10 ساڵە بەمەبەست و لە بێباکی بۆ خەڵکی دروستی کردووە. کاکە لەلایەک بەنزینگرانە لەلایەک دیتە بێ موچەیە لەلایەکی بەس داواکارم یعنی لەو خەڵکەی لە مامەستای لە ئاسایشی لە پۆلیسی لەوەی کاکە بابێنە سەر جادەی بە هەڵوێستیانە بێت تێدەگەی من گەنجێکم لانە خۆم پێ بژێ 150 پێ بێت بەڵامی ماڵ منداڵی ئەوان دەگە حیبە بۆوان ئێستا کە یعنی نانە سەر جادەی و داوای حەق مافی خۆیان ناکەن باتڕ و فیسی و حکومەتی گەورە نەکەن. وەڵڵی من ڕاستیت پێ بڵێم ئەوانە ئێوەن کە شاخیان لێ بگری ئەوانەی ئێوە شاخیان لێ بگری ئێوەی نین کە لەسەر تەختی دانیشن و یعنی ئێستا ئەوان لەسەر تەختیان گرتووە بەڵام ئێمە بە خزمەتکارێک چاو لێ دەکەن ئێوەن کە ئەنێ ئەو خەڵکە هەر هەمووی لا ناسی شاخیان لێ بگریت چۆنەگە شاخیان لە سەدام حوسێن گرت ئاوا شاخیان لێ بگرن و چۆکیان پێ بدەن. وڵێ وەڵا زوو بەشی خەتای خەڵکە ئەی بۆ رازی دەبێت کابرا حکومەتی بەعس بەو دەڕندەی ئەمەلیار ڕاپەڕین داکامینەخانەوانە شەهید بوون ئێستا خەڵک هەر لێرە یەکشیش ناکات جۆڵەی لێبراوە هیچ پێویستە خەڵک زیندوو بێ لە ژیانی خۆی بپرسیتەوە لە مافی خۆی بپرسیتەوە نەوەڵا کاکە کەس. دۆخ و گوزەرانی خەڵکی تا دێت خراپتر دەبێت قەیران لە دوای قەیران بەرۆکی خەڵکی دەگرێت دەسەڵاتیش سوودی لە بێدەنگی خەڵک وەرگرت و زیاد لە قەیرانی دارایی و دواکەوتنی موچە و کەمی خزمەتگوزاری ئێستاش قەیرانی گرانی سوتەمەنیشی بۆ پێش هێناون. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتزێ.